مناڵە ئازیزەکانی هاوڕێم باشن هیوادارم زۆر باش بن دڵخۆشم جارێکی تر لە بەرنامەی شیری و دیاری گەڕامەوە بۆ لای ئێوەی ئازیز ئەزانم ئێوەش زۆر دڵخۆشن هیوادارم هەمیشە دڵخۆش بن پێم خۆشە ژمارەی تەلەفۆنەکانتان بۆ بخوێنمەوە بۆ ئەوەی لە هەر شار و شارۆچکەیەک بن بتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0 460 99 هەروەها 0 849 03 13 سپاسی سپۆنسەرەکەمان ئایکی بەکەین کەوا بۆ ئەو مناڵانەی کەوا پەیوەندیمان پێواکەن یاخود ئەو مناڵانەی کەوا براوە ئەبن لە بڕگەکانمان ئایکی و خەڵاتی زۆر جوانی بۆ ئێوە ئامادەکردە مناڵە ئازیزەکانی هاوڕێم زۆر سپاسی ئایکی وەکەین سپاس ئایکی و ئێستا هاوڕێکی زۆر شیرین و جوانمان لەگەڵە ناوی دۆستانە دۆستان بەڵێ چۆنی باشم دۆستان لە کێوە لەگەڵمانای لە ناپارێزە لە کێوە لەگەڵمانای هاوڕێکەم ناپارێز ئای باشە پێم بڵێ تۆ پۆلی چەنی یەک لە پۆلی چەنی یەک پۆلی یەک باشە پێم بڵێ بەفری لێ لای ماڵی ئێوە بەفری لێ نییە ڕۆژەیە دنیاباری باری ئیتر بارانی باری دوێنەیتر بەفرەکە نەما کەواتە بەفری زۆر باریوە بەڵام لەگەڵ یە بارانیش باریوە بۆیە بەفرەکە نەماوە ڕاستە؟ نا بەڵێ هەر بژی هاوڕێکەم باشە پێم بڵێ تۆ پار لە باخچە بووی؟ نەخێر باگوێگر ڕابەستە بووم ئەی باشە تۆ بەم کاتە حەزت لە چ خواردنێکە؟ حەزت لە چ خواردنێکە؟ پیتزا پیتزا؟ هەر بژی باشە کاتر با بۆ ئەم هاوڕێ جوانەمان بڕۆین بۆ لای چرخەکەمان هەروەها بێکەوە بڵێین یەک دوو سێ دۆزینەوەی بووکەڵەکانمان هەیە هاوڕێکەم لەناو ئەم شاشە بچووکانە ئەم تەلەڤیزۆنە بچووکانەوە بووکەڵەی زۆر جوانمان بۆ تۆ ئامادە کردووە پێویستە لەسەر تۆ 3 جار بۆکسەکە بکەیتەوە جاری یەکەم بووکەڵەیەک هەڵەبژێری جاری دووەم و سێمە بێ دوانەکەی بدۆزیتەوە باشە؟ باش ئێستا ژمارەیەکم پێ بڵێ لەم بۆکسانە یەک ژمارە یەک زانین ژمارە یەک چیمان هەیە؟ تۆ بڵێ چیتیا بێ ژمارە یەک؟ منەم ماوەیە زۆر دۆرم بووکەڵە جوانە ئابینم ئەویش ورچە سپیەکەیە پێ و جوانە هاوڕێکەم؟ بەڵێ باشە ئێستا دوو جاری تر هەوڵم ماوە پێویستە لەسەر تۆ ژمارەیەکی ترم پێ بڵێ لە 2 تاوەکو 8 باش ژمارە سێ ژمارە سێ بزانین ڕاستە چۆنی ئایا تۆ ورچە سپیەکەی ئێمەی ئەڵێ نەخێر من ورچە سپیەکەی ئێوە نیم من جوچکە جوانەکەم هاوڕێکەم جوچکەکەمان بۆ دەرچوو بەڵام کێشە نییە تۆ هەوڵێکی ترم ماوە ژمارەیەکی تیرمان پێ بڵێ ئێستا ژمارە دوو ژمارە 2 بزانین ڕاستە بەداخەوە ژمارە دوو بەداخەوە هاوڕێکەم ژمارە 2 ورچەکە نەبوو هیوادارم جارێکی تر پەیوەندیمان پێوە بکەی هاوڕە جوانەکە زۆر بێتاقەت بووم بۆ ئەوەی کە سەرکەوتوو نەبووی لەم بڕگەیەمان بەڵام کێشە نییە تۆ توانی پەیوەندیمان پێ بکەیت چونکە بەرنامەی ژیری و دیاری بۆ بە هەموو ڕۆژێک کەواتە ڕۆژێکی تر دووبارە پەیوەندیمان پێوە بکە باشە هاوڕێکەم خوات لەگەڵ ئێستا ئەچینە لای پەریا پەریا چۆنی؟ باشم
هەریا لەکوێ لەگەڵمانای؟ لە شارە زوورەوە. لە شارە زوورەوە. هەر بژی باشە پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ من 9 ساڵم. 9 ساڵە هاوڕێکم کاتە پۆلی چەنی؟ 4. پۆلی 4ە هەر بژی باشە تۆ لەوانەکان تا باشی زیرەکی؟ بەڵێ. ئەی حەزی لە چ وانەیەکە زیاتر؟ وانەی زانست. زانست هەر بژی وانەی زانست زۆر خۆشە بەلای منیشەوە لە بەروی فێری زانیاری زۆر باش دەکات. بەڵێ. ئەی باشە تۆ ئەمڕۆ هیچی بۆ ئامادە نەکردین هۆنراوەیەک شتێک سرودێک هیچمان پێشکەش ناکەی؟ باشە. چاوەڕێی تۆم ئەم هاوڕێ جوانەمان و هۆنراوەمان پێشکەشەکات. زمانی کوردی کوردم کوردزمانم خۆشم لێیە کوردستانم کوردی زمانی بافیرانم مای سەربەرزی ژیانم کوردستانم یەک باشەیە گیانە فریدای ئەم خاکەیە زمانی کوردی شیرینە فەرهەنگی وشەی بینینە وشەی پڕواتە و جوانە زمانی نەکوڕەوانە. هەر بژی ئەی ئافەرم هاوڕێکەم کوردستانە خۆشەوێتەوە؟ بەڵێ. کوردستان چەند پارچەیە لە وەنجراوە کەسێک گوێم لێ بوو شتێکت وت لەبارەیەوە؟ یەک پارچەیە. یەک پارچەیە هەر بژی هاوڕێکەم چەپڵەیەکی تریش بۆ پەری هاوڕێمان. زۆر سپاس. باشە کاتە بەئێستا بڕۆین بەلای چەرخەکەمان باشە؟ باشە. بابێکەوە بڵێین 1 2 2 3. گەاندنی تۆپمان هەیە. ئەم بڕگەیە پێویستە لەسەر تۆ چەمسی خۆ و تاقی بکەیتەوە. 8 بۆڕیمان هەبوو یاخود 6 بۆڕیمان هەیە. لەو 6 بۆڕیە پێویستە لەسەر تۆ دانەیەکیان هەڵبژێری تۆپەکەکەینە ناو بۆڕیەکەوە بزانین لە کۆتاییە ئەچێتە ناو مەنجەڵەکە یاخودنا باشە؟ باش. ئێستا ئەمەش بۆڕیەکانە ژمارەیەکم پێ بڵێ هاوڕێکەم. ژمارە 3. ژمارە 3 بزانین لە ژمارە 3 ئەتوانی بگەین بە مەنجەڵەکە یاخودنا؟ ژمارە 3 براو هاوڕێکەم. دەست خۆش لێدا دەباریان. زۆر سپاس بۆ تۆش. زۆر خۆشحاڵ بووم کەوا براوبووی هاوڕێکەم. پیرۆزە. مناڵە ئازیزەکانی هاوڕێم لە هەر شار و شارۆچکەیەکن ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. کێزانێ بۆ چی پەیوەندیمان پێوە بکەن؟ بۆی ئەم بڕگە خۆشانە تاقی بکەنەوە خەڵاتیش بەرنەوە براوی خەڵات بن. ئەزانن کێ خەڵاتەکانی بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە و دابینی کردووە؟ ئایکیو سپاس ئایکیو زۆر سپاس. کەواتە ئێستا با ژمارەکانتان بۆ بخوێنمەوە بۆ ئەوەی بە زووترین کات پەیوەندیمان پێوە بکەن. ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0حوسە 460 هەروەها 0حوسە 849 03 13. ئێستا هاوڕێکی ترمان لەگەڵا ناوی چییە ئەم هاوڕێمان؟ لاهی بەڵێ. چۆنی؟ وەڵاو باشە. زۆر باشی؟ چەمێک باشی ئەمەنە باشە بیت؟ بەڵێ. ئەی زیاتر نابێ ئەمەنە؟ زۆر باشە. باشە پێم بڵێ لاهی لەکوێ لەگەڵمانای؟ سەیسایەق. لە سەیسایەقەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو مناڵەکانی سەیسایەق و شارە زوور و پێنجوێن. باشە پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی؟ یەک. پۆلی یەکە هاوڕێکەم. پار لە باخچە بووی؟ بەڵێ. ئەی باشە هیچی خوێن لە باخچە فێری چی بووی لە باخچە؟ ژمارەکان. بێکەوە ژمارەکان بژمێرین؟ بەڵێ. دەیما بژمێرین. 1 2 3
سه چهار 4 5 پنج شش 6 7 7 هشت هشت 9 ده 10 هەر بژی تۆ زۆر باشبی لە ژمارەکان هەر بژی هاوڕێکەم پێم بڵێ کەوا چی تریان فێر کردی بێجگە لە ژمارەکان شتیان زۆر سوێت کردم باشە فێری هۆندراوە یاخود گۆرانیان فێر کردی بەڵێ ئادەی چیە زانی ئەدەی بۆم بڵێ کتابی پۆلی یەکەم سێ ساڵات و پاتمانەی کردی دەخوێنم سەرکەوتن بەدەستێنم جێرادێری ماسان پات و خۆیانم ڕیا هاوڕێ و ئاڵپۆلەکانم خۆ جێوەستانم هەر بژی ئافرین لاهیکیان زۆر چست و چالاکی زۆر وریایی پێم خۆشە خۆشحاڵ بووم پاس دەکەم منیش سپاسی تۆکەم کەوا پەیوەندی و پێمانەوە کرد و هەروەها با ئێستا بەیەکەوە بڵێن یەک یەک 2 سێ 3 گوێز شکاندنمان بۆ دەرچوو بۆ ئەم هاوڕە جوانم ئەم بورگەیە زانی هاوڕەکەم نەوەوە ئێستا بۆ ڕوونەکەمەوە لەناو ئەم شاشانە گوێزمان هەیە ئەها چەند جوانەنەوە گوێزانە ئەی بینی دا دەتوانی بۆم گۆڕی ناتوانم بۆت بگۆڕم بەڵام ئەمەش بورگێکی زۆر خۆشە ئێستا بۆ ڕوونەکەمەوە باشە باش لەناو ئەم گوێزانە یەک دانەی پڕە ئەوانەی تر بەتاڵن باشە پێویستە لەسەر تۆ 3 جار گوێزێک هەڵبژێری بزانین گوێزە پڕەکە بۆ دەرەچێ ئێستا ژمارەیەکم پێ بڵێ ئێستا دوو ژمارە 2 بزانین گوێزی تایە ژمارە 2 لە ناوەکەی ئۆ بەداخەوە ئێستا تۆ 2 جاری تر هەوڵە ماوە ژمارەیەکی ترم پێ بڵێ هاوڕەکەم دادا یارمەتی نەدەی تۆ ژمارەکی ترم پێ بڵێ منیش هاوکاری دەکەم هەشت ژمارە 8 بزانین گوێزی ژمارە 8 پیرۆزە پیرۆزە هاوڕێکەم دڵخۆش بی کە براوە بووی بەڵێ زۆر دڵخۆش بووی بەڵێ باشە پێویستە ئێستا چی بڵێن سوپاسی کێ بکەین ئایسی ئایکیو هەر بژی ئێستا پێت ئەڵێم کەوا خەڵاتەکە و بۆ ئەنێرین بێخەم بە باشە باشە هەر بژی سپاس بۆ تۆش هاوڕێکەم خوات لەگەڵ لا هیچ ڕۆیشت بەڵام خۆشبەختانە هاوڕێکی تروان لەگەڵە ئەویش ناوی ئەنەس ئەنەس بەڵێ. چۆنی ئەنەس چۆنی وەڵا باش زۆر باشی بەڵێ هیوادارم هەمیشە باشبی پێم بڵێ لەکوێ لەگەڵمانای لەکوێ لەگەڵمانای لە بازیان لە بازیانەوە سڵاو ڕێزم هەیە زۆرم پێخۆشە هاوڕەکانم لە ناوچەی جیاجیا پەیوەندیم پێواکەن سپاس بۆ ئێوە باز بۆ تۆش باشە پێم بڵێ ئەنەس تۆ پۆلی چەنی پۆلی شەش پۆلی شەشە هاوڕێکەم هەر بژی گەورەیە ئافەرم زۆر سپاس ئەبێ باش هەوڵە یابێت تاوەکو گەشت بێتێ پۆلی شەش ڕاستە بەڵێ هەر بژی باشە حەزەکەی بڕۆی بۆ پۆلی حەوت بەڵێ پێویستە چی بکەی کە ڕۆشتی بۆ پۆلی حەوت هەوڵ بدەیت زۆر هەوڵ دەی ڕاستە بەڵێ باشە ئەمڕۆ قوتابخانەتان نەبوو ڕاستە بەڵێ چی و کرد لە ماڵەوە خەریکی چی بووی وەڵا ئەرکەکانی ماڵەوە ئەنجامدا ها ئەرکەکانی ماڵەوە ئەی باشە دوێنێ چی و کرد دوێنێش قوتابخانە نەبوو
بەڵێ دوێنێ خەریکی چی بووی؟ یاری و کرد؟ بەڵێ یاری چی و کرد زیاتر؟ دووگۆڵی یاری تۆپی پێ کەواتە بێ زانیاری زۆر باشە هەبێ لەسەر تۆپی پێ ڕاستە؟ بەڵێ ئێستا زانیاریەک بە منەڵی من حەزەکەم فێری تۆپی پێ بم. پێویستە چی بکەم؟ پێویستە بەرگری باشی بەرگریەکی باشکەم. بەڵێ ئەی باشە پێم بڵێ کاتێک کە ئەڕۆی بۆ یاری جلو بەرگی چۆن لەبەرەکەی؟ جلوبەرگی یاری باشە پێڵاوی باش بۆ ئەوەی و هەروەها لەسەر ئەژنەوە بزانم شتێکی هەیە ئەی بەستی لێ ڕاستە؟ بەڵێ پێویستە ئەم شتانە بکەی بۆ ئەوەی عەزێتە پێنەگا کاتێکەوتی ڕاستە؟ بەڵێ هەر بژی هاوڕێکم کەواتە ئێستا با بڕۆین بەلای چرخەکەمان. با بەیەکەوە بڵێین یەک دوو سێ. سێ دووبارە هەوڵ بەرەوە مەبەستی ئەوەیە کەوە دووبارە چرخەکە بسوڕێنینەوە. یەک یەک دوو سێ. سێ زانیاری گشتی باشە تۆ پێت وتم کەوە حەزت لە بواری وەرزش و تۆپی پێ ڕاستە؟ بەڵێ پرسیارە لێکەم لەسەر وەرزشی؟ وەڵای بە زانیاری تەندروستی بێ تەندروستی بێت بەسەر چاو. حەزت لە کامیان بوو ئەو پرسیارە بۆ هەڵەبژێرم. پرسیاری پێنجەمە پێمانەڵێت ئەو هەستە چی پێدەوترێت کاتێک شتێک دەبینین؟ هەستی بینین یاخود هەستی پتامکردن یاخود هەستی بیستن؟ ئەو هەستە چی پێدەوترێت کاتێک شتێک دەبینین؟ هەستی بینین یاخود هەستی تامکردن یاخود هەستی بیستن؟ هەستی بینیم بزانین ڕاستە؟ پیرۆزە دڵخۆش بیکە براوە بووی؟ بەڵێ ئەی باشە سێری ماوەی مناڵان تەکردووە ڕاستە؟ بەڵێ زۆر سێمەکرد سێری کام بەرنامەیەکەی زیاتر؟ وەڵای ژیر و دیاری ژیری و دیاری؟ بەڵێ ئەی باشە بێجگە لە ژیری و دیاری حەزت لە چ بەرنامەیەکی تری ئەمەیە؟ وەڵا جیتەڵا؟ گەشتەکانی جیتەڵە و هەر بژی شیرۆکانی داپیرۆ هەر بژی هاوڕێکەمە یافەرم. زۆر سپاس ئەی تو ئەوە تەزانی کەوا توانی لە یوتیوبی شۆ سێری بکەی؟ بەڵێ هەر بژی ناوی یوتیوبەکەمان کورسات کورسات کیدزە. کیدز هەر بژی کەواتە تۆ بینەری بەرنامەکانی ئێمەی. بەڵێ ئەی یەکەم جارە بوو پەیوەندی و بێمەوە کرد؟ بەڵێ خۆشحاڵ بووی کە پەیوەندیەکە وەرگیرەوە براوەش بووی. زۆر سپاس سپاس بۆ تۆش کەواتە ئێستا من بە تۆڵێم خوات لەگەڵ خۆشحاڵ بووم. سپاسی خوات لەگەڵ خوات لەگەڵ. مناڵە عەزیزەکانی هاوڕێم بیرتان نەچێت بەرنامەی ژیری و دیاری ڕۆژانە سەعات دەیکێزانە سەعات چەنە بەرنامەی ژیری و دیاری؟ سەعات 4 ئەوەتان نەزانی؟ کەواتە هەموو ڕۆژێ سەعات 4 چاوەڕوان بن بەرنامەی ژیری و دیاری دەست پێکات. دڵنیام زۆرتان پێخۆشە لەبەرەوەی ئەتوانن پەیوەندی بکەن ئەتوانن بڕگەکانمان تاقی بکەنەوە ئەتوانن خەڵاتی جوان وەربگرن. اینجا مناڵە عەزیزەکانی هاوڕێم بێخەم بن ئەگەر بێت و لە سلێمانی نەبن لە هەر شارێکی تر بن لە هەر ناوچەیەکی تر بن ئەوە ئێمە خەڵاتەکانمان بە نووسینگەیە بۆ ئێوە ئەنێرین. لەوەیە زۆر بێخەم بن بەڵام ئەگەر لە سلێمانی بوون ئەتوانن بێن بۆ دەستگای میدیایی کورسات و خەڵاتەکەتان بەرنەوە. ئێستا پێم خۆشە هاوڕێکی ترم وەربگرم ناوی نزایە. بەڵێ چۆنی؟ باشم نزا لەکوێوە لەگەڵمانای؟
لە خەلەکانەوە. ها ئەی باشە ئەمڕۆ بۆچی ئەوەنە دڵە خۆشە ئەبینم زۆر بە ئینێرجیەوە قسەم لەگەڵاکەی بەڵێ. دڵخۆشی ئەمڕۆ بەڵێ. ئەمڕۆ چی و کرد خەریکی چی بووی وێنەم کێشە. چیتە کرد وێنەم دەکێشە. وێنە جەکێشە وێنەی چی و کێشە پێم بڵێ وێنەی چی و کێشە هاوڕێکەم وێنەی پەپولە. وێنەی پەپولە کەواتە بێ زۆر حەزە لە پەپولە بێ هەر بژی ئەی ئافەرم کەواتە تۆ لە وێنە کێشانە باشی ڕاستە بەڵێ. ئەی تۆ سێری بەرنامەکانی شوێنەی هاوڕێمەکەی کە وێنە کێشەیە و کاری دەستیەکە بەڵێ. باشە ئافرم کەواتە هەر کاتێ هاوڕێکەم شوێنە بەرنامەی دانا ئەو کاتە سێری بکە و لاسایی بکەرەوە باشە باشە. کەواتە ئێستا با بچین بۆ لای چرخەکەمان باشە. بەڵێ. من زۆر نەخۆشم پێویستە تۆ ژاگاو لە خۆ بێ بۆی نەخۆش نەکەوی باشە باشە. با بێکەوە بڵێن یەک دوو سێ سێ. کڵاوێنمانەیە ئەم بڕگەیە ئەزانی تۆ لای من ناتۆتە سەر شاشە. ئێستا لای تۆ ژێتە سەر شاشە هات. بەڵێ. هاوڕێکەم بەڵێ. ژمارەیەکم پێ بڵێ ژمارە 4. ژمارە 4 بزانین لە ناو ژمارە 4ەیە ژمارە 4 تایەتی یاخۆ تای نییە خەڵاتەکە تای نییە بزانین تای نییە دەست خۆش تای نەبوو ئێستا ژمارەیەکی ترمان بەرێ ژمارە 2 تێدا نییە. ژمارە 2 تای نییە دەست خۆش ژمارەیەکی تر ژمارە 7 تێدا نییە. ژمارە 7 تای نییە ئەڵێ هاوڕێکەم دەست خۆش ئێستا ژمارەیەکی ترم پێ بڵێ ژمارە 6 تێدا. ژمارە 6 بزانم تایەتی هەر بژی هەر بژی هاوڕێکەم پیرۆزە ئەو چۆن زانی و وەڵا بۆ خۆم. ئەو چۆن زانی و کە لە ژمارە 6ایە هەر لە خۆمەوە گوتم لە عەلەیە تێدا. ئافەرم تۆ کەسێکی بەبەختی کەوایە ڕاست. لە خۆتەوتت ژمارە 7 نیە ژمارە 2 نیە ئەو تیانەوتێن لە کۆتاییتە ژمارە 6 تایەتی ڕاستیش بوو ئەی دڵخۆش بووی کە براوە بووی بەڵێ. هیوادارم هەمیشە دڵخۆش بی هاوڕێکەم زۆرم پێخۆشە ئەی باشە پێم بڵێ تۆ پرسیارە لە یەکەم لەسەرەوەی کەوا ماوەی مناڵان ڕۆژانە چەند کاتژمێرە 2 کاتژمێر. ئەوە چۆن نزانی ئەوەشیان سەیری دەکەم. ئەی باشە بەرنامەی ژیری و دیاری سەعات چەند دەست پێیەکە ساعت 3 دەست پێ دەکات تا پێم. بەرنامەی ژیری و دیاری ماوەی مناڵان نە بەرنامە زیرم دیاری ساعت 4 تا پێم. هەر بژی ئەی ئافەرم کاتە تۆ بینەری ئێمەی بەڵێ. ئەی باشە ڕێکەم هیچ هۆنگراوە شتێک بۆ ئامادە نەکردم خۆ براوەش بووی
ناخذ هیچ نازم هیچم پێشکەش ناکەی؟ جارە هیچ نازم ئەی هۆنراوە نەخوێنجۆ لە قوتابخانە؟ نه پۆلی چەند بووی تۆ هاوڕێکەم؟ پۆلی شەش پۆلی شەشی؟ بەڵێ ئەی کەواتە بێ بیزانی ژینی لادێ زانی؟ نەخێر گەشەنی هاوڕێکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم خوات لەگەڵ مناڵە عەزیزەکانی هاوڕێم ئەڕۆین بە لای ناوبڕێک و ئەگەڕێینەوە لاتان. مناڵە عەزیزەکانی هاوڕێم گەڕامەوە لاتان زۆر زۆر دڵخۆشم کەوا گەڕامەوە لاتان کۆتایی بەرنامەکە نییە بەڵام ئەزانن ئەمڕۆ شتێکمان لەبیر کردووە دەکێزانێت چییە گۆرانی چڵێک نێرگس لە ئاشتیدا هاوکارانم ئەتاننەوە گۆرانیە بخەنە سەر بۆ من چڵێک نێرگس لە ئاشتیدا زۆر زۆر بیری گۆرانیم کرد. زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بیری و گۆرانیەمە کرد بەڕاستی چڵێک نێرگس لە ئاشتیدا ئاشتی بۆ هەموو مناڵانی ئازیزی هاوڕێم هەموو مناڵان لە ئاشتیا بن بە تایبەت مناڵانی ڕۆژئاوا هەمیشە لە ئاشتیا بن مناڵە ئازیزەکانی هاوڕێم لە هەر شار و شارۆچکەیەکن نەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە 0 406 هەروەها 0 849 03 13 ئێستا بێ هاوڕێکی زۆر جوانمان لەگەڵ بێ کە ناوی هاوڕێکەمان ناوی چییە؟ لەنیا بەڵێ چۆنی دادەماری من زۆر زۆر باشم تۆ چۆنی؟ منیش زۆر باشم بەڵام لەنیە ئەمڕۆ تۆزە ناساغم ئەزانی بۆچی؟ بۆچی؟ لە بڕێ کاتی چوومە جەرەوە جوان خۆمدا نەپۆشی بوو بە گەرمی پێویستە کەسی نەدەرەوە خۆمان جوان داپۆشین هەر بژی ئەم جاران بە قسەی تۆکەم لەنیە باشە؟ ئێ باش لەنیای هاوڕێم کەسێکی وریا و ژیر کەوا ڕێنماییشمانەکە مناڵانی هاوڕێم ڕێنمایەکانی لەنیای هاوڕێم وەرگن باشە؟ لەنیا پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانەی لە چەمچەماڵەوە لە چەمچەماڵەوە زۆر زۆر خۆشحاڵ بووم هاوڕێکم ئەی باشە پێم بڵێ تۆ پۆلی چەنی؟ من پۆلی دووم پۆلی دووەم هاوڕێمە هەر بژی زۆر بە زمان پاراویش قساکەی من وامزانی پۆلی هەفتای هەر بژی پۆلی دووشە هاوڕێکەم کەچی ئافرم زۆر بە ژیری وریاوی زمان پاراویە دوێ لەگەڵما هەر بژی ئەی باشە پێم بڵێ لەنیا تۆ خوشک و برای ترە هەیە؟ چێ نەگەشتم خوشک و براو هەیە؟ بەڵێ چەند خوشک و بران؟ خوشکێک و برایەک کەواتە لە ماڵەوە دوو خوشک و یەک بران ڕاستە؟ بەڵێ ئەی یاریان لەگەڵاکەی؟ بەڵێ لە خۆ گەورەترن یان مناڵترن؟ لە خۆ مناڵترن کەواتە بێ ئێستا یاری زۆر زۆر خۆشکەن بەیەکەوە بەڵێ باشە پێم بڵێ تۆ حەزت لە چ ڕەنگێکە؟ من حەزم لە ڕەنگی پەمەیە
پامایی مەبەستم پەمەیانەی بەری منە منی زۆر حەزم لە ڕەنگی پەمەییە بەڵام لەگەڵیشە حەزم لە ڕەنگی شینی ئاسمانیشە شینی ئاسمانیش زۆر جوانە باڵێ زۆر جا هەوری سپیشی تایەوە زۆر جوانتری کردووە ڕاستە؟ بەڵێ باسی ڕەنگمان کردکەوە وەرە بابی یاریەک بکەین یاری ڕەنگەکانەکەین باشە؟ باشە ئەم یاریە تۆ ڕەنگێک بە منەڵێیت و من دەسێم لەو ڕەنگە باشە ئێستا ڕەنگێکم پێ بڵێ ڕەنگی پرتەقاڵی ڕەنگی پرتەقاڵی پۆلی حەوت پرتەقاڵیە ڕەنگێکی تر ڕەنگی زەردە ڕەنگی زەرد ڕەنگی زەرد چەند جوانە لەسەریشی نووسراوماوەی مناڵان ڕەنگێکی تر ڕەنگی سوور بێت ڕەنگی سوور ئەی بۆ دەستنێم لە قژم بەڵام قژی من پرتەقاڵیە بۆ ئەو کاتە دەستم لە قژمیە ئەمە سوور لەسەریشی نووسراوە کڵاوێن باشە هاوڕێکەم زۆر دڵخۆش بکەوە یاریم لەگەڵا کردی و زۆر سپاس ئێستا با بڕۆین بۆ لای چرخەکەمان باشە؟ باشە با بێکۆ بڵێین یەک دوو سێ بیرکاری لە بیرکاریە باشی؟ وڵای جارە نهاتەتە سەر شاشەکە لە چرخەکە بیرکاری بۆ دەرچووە هاوڕێکەم لە بەشی بیرکاری باشم هەر بژی ئێمە پرسیاری زۆر باشمان بۆ تۆ ئامادە کردووە پێویستە لەسەر تۆ ژیری خۆ تاقی بکەیتەوە باشە؟ باشە با یەک تۆزێکی تر ئێستا دێتە سەر شاشەکە ئێستا لای تۆیێتە سەر شاشەکە هاوڕێکەم زۆر جوانە و میوانە زۆر سپاس بۆ هاوکارانم ئێستا دێتە سەر شاشەکە هاوڕێکەم بەڵێ باشە پرسیارەکەمان ئەڵێت گێلاسێک کۆ بکەیتەوە لەگەڵ گێلاسێکا بێ بە ژمارە 14 گێلاسەکەمان ژمارە چەنە؟ حەوت هەر بژی بیرە نەچێ باشە؟ گێلاسەکە و بیر نەچێ ژمارە حەوت بوو ئێستا لێرە ئەڵێین گێلاسێک کۆ بکەیتەوە لەگەڵ شلکێکە ژمارە 9کە گێلاسەکەمان ژمارە چەند بوو؟ حەوت بوو کۆیەکەیتەوە لەگەڵ شلکەکە و ئەبێ بەنو کەواتە شلیکەکەمان ژمارە چەنە؟ حەوت کۆی دوو هەر بژی کەواتە شلکەکە ژمارە چەنە؟ ژمارە دوو هەر بژی ئەفەرم بیرە نەچێ گێلاسەکە و شلکەکە و بیر نەچێ باشە؟ باشە شووتیەکمان هەیە ئەم شووتیە شلکێکی لێکەمەکەینەوە بێ بە ژمارە حەوت ئەمە وتمان شلکەکە ژمارە چەند بوو؟ بەڵێ وتمان ژمارە دووە باشە ئەگەر چ ژمارەیەکەوە دووی لێکەم کەیتەوە بێ بە حەوت؟ شووتیەکە ژمارە 5 لێ دەرکردنە هاوڕێکەم لێ دەرکردنە بەڵێ وتمان شلکەکە ژمارە 2 هاوڕێکەم شتێکت فێرەکەم ئێستا ئەگەر بێت و ئەمەمان دیار بێت و ئەمەمان نادیار بێت ئەتوانی ئەم ژمارەیە لەگەڵ ئەمەیە کۆ بکەیتەوە باشە؟ ژمارە حەوت لەگەڵ ژمارە 2 کۆی بکەیتەوە بێ بە چەند؟ ژمارە حەوت و 2 بێ کۆ کۆکەیتەوە بێ بە چەند؟ تەقاباتەوە بەدرکەمەوە حەوت ژمارە حەوت کۆی ژمارە 2 ئەبێ بە چەند؟ کۆی بکەیتەوە هاوڕێکەم نۆیە کەواتە شووتیەکەمان ژمارە چەنە؟ هەر بژی گێلاسەکە و شلکەکە و بیرماوە؟
بەڵێ باشە ئێستا شووتیەک کۆ بکەیتەوە لەگەڵ گێلاسێکە کۆی بکەیتەوە لەگەڵ شلکێکا بێ بە ژمارە چەند گێلاسەکە حەوت بوو باشە لکەکە دوو بوو باشە و سووتەکە نۆ بوو ئێستا هەمووی بەیەکەوە کۆ بکەیتەوە بێ بە ژمارە چەند هەژدا بزانین ڕاستە بزانین ڕاستە هەرگیز پیرۆزە زۆر سپاس دەماری زۆر سپاس بۆ تۆش خوات لەگەڵ خوات لەگەڵ زۆر زۆر خۆشحاڵم بە هەموو هاوڕێکانم کەوا پەیوەندیمان پێواکەن زۆر زۆر دڵخۆشم کەوا توانم لە هەر شار و شارچکەیەکن قسەتان لەگەڵا بکەم لە هەر ناوچەیەکی تر قسە لەگەڵ ئێوەی ئازیزا بکەم زۆر زۆرم پێخۆشە مناڵەکان ئەوانەی کەوا پەیوەندیان نەکردووە ئەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە 0 406 99 هەروەها 0 849 03 ئەزانی چی؟ ئەم هاوڕێم گوێی لە من بوو کاتێ ژمارەکانم خوێندەوە یەکسەر تەلەفۆنی کرد یاران باڵێ ئەوە چۆن بوو گوێ لێ بوو یەکسەر تەلەفۆنە کرد هەر بژی زۆر بە خێرایی پەیوەندی پێمانەوە کرد زۆر سپاس یاران پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ دا 10 ساڵە هاوڕێکم کەواتە بێ پۆلی چەند بیت؟ چوار پۆلی 4 لەکوێوە لەگەڵمانای؟ چاقورنا چوارکردنەوە سڵاو ڕێزم هەیە لێرەوە بۆ چوارکردنە بۆ هەموو مناڵە ئازیزەکانی هاوڕێم و هەروەها بۆ تۆ ژیاران باشە پێم بڵێ یاران تۆ هیچی بۆ ئاماجە کردوم باڵێ کەواتە هۆندراوە یاخود شتێکم بۆڵێ ڕاستە؟ باڵێ چاوەڕوانم ئێستا بیڵێ من پاییزی توانم بەرزی گەڵا ڕێزانم من پاییزی توانم بەرزی گەڵا ڕێزانم بەسەر مەسۆڵ و باران دەوارن گەڵاکانم بەسەر مەسۆڵ و باران دەوارن گەڵاکانم دەبنا میوانی زەویر چی دەبنەوە لە ناوی دەبنا میوانی زەویر چی دەبنەوە لە ناوی هەرچەند وەرزی خەزانم هەم ڕەوێنی دڵانم هەرچەند وەرزی خەزانم هەم ڕەوێنی دڵانم من پاییزم من پاییز هەم ڕەوێنی دڵانم هەر بژی زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش من پاییزم پاییزم هەر بژی هاوڕێکەم باشە ئێستا پێم بڵێ تۆ حەزت لە چ وەرزێکە؟ زستان زستان؟ بۆچی حەزت لە زستانە؟ بۆچی حەزت لە وەرزی زستانە؟ لەبەر ئەوە لەبەرەوەی چی؟ بەفر دەبارێ بەفر تۆش وەکو من حەزت لە بەفرە؟ باڵێ من حەزەکەم هەمیشە بەفر ببارێت و هەمیشە بوو کە بەفرینە دروست بکەم منیش اینجا حەزەکەم هەمیشە ملپێچی پەمەی بخەمە ملیان تۆش با حەزەکەی؟ باڵێ ئەی حەزت لە شەڕە بەفرە؟ باڵێ ئەم ساڵ شەڕە بەفرە کرد؟ باڵێ لەگەڵ کێیا کردت؟ لەگەڵ هاوڕێکانم ناوی هاوڕێکانت چی بوون؟ شاریا واری ڕافین ئەمان ئەبێت چەند خۆش بوو بێ و شەڕە بەفرە ئەم جارەگەر بەفر باری بێکەوە یاریەکەین باشە؟ باشە بێکەوە بوو کە بەفرینەش دروستەکەین باشە ئێستا پێت خۆشە بڕۆین بۆ لای چەرخەکەمان؟ باڵێ با بێکەوە بڵێین یەک دوو سێ سێ جیاوازی وێنەکان
هاوڕێ جوانەکەم دوو وێنەی زۆر جوانمان بۆ تۆ ئاماجە کردووە پێویستە لەسەر تۆ 5 جیاوازی بدۆزیتەوە باشە؟ دەرمی نەهاتووە. کێ جوانە ئەم وێنەیە ئێستا لای تۆ ژێ هاوڕێکەم. زۆر باشە. 5 جیاوازیم بۆ بدۆزەرەوە. هاوڕێکەم بەڵێ. 5 جیاوازیم پێ بڵێ. شلکەکە چیەکە؟ شلکەکەی سەر پانیلەکەی، باشە ئەوە یەک، مۆبایلەکە، ئەوە دوو، تۆپەکە، تۆپەکە ئەوە سێ، ڕۆکەکە، ئەوە چوار، گوڵەکەش. گوڵەکە؟ بەڵێ. کام گوڵە؟ ڕەنگەکەی جێ ئەو مۆرە ئەو زەردە. ئەوە 5 هەر بژی. ئەی ئافەرم زۆر سپاس بۆ تۆش هەر بژی پیرۆزە. سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ براوەکانمان ئامادە کردووە. هیوازارم بە دڵتان بێت. ڕۆزی ئەلو. ئەلو ڕۆزی چۆنی؟ وەڵا باشمەی تۆ چۆنی؟ منیش زۆر باشم. تۆ باشی؟ بەڵێ. ڕۆزی لەکوێوە لەگەڵمانای؟ سلێمانی. لە سلێمانیەوە لە چ گەڕەکێکی؟ خەبات. لە خەباتی. ئەی ڕۆزی پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ 8 ساڵی؟ بەڵێ. ڕۆزی ئەگەر تۆ خوا نەکا ڕۆژێک ون بووی ئەگەر یەکە پێت بڵێ ماڵتان لەکوێ ماڵی خۆتان نەزانی؟ بەڵێ بەڵێ. چیان پێڵی ئەگەر بۆ نمونە خوا نەکا ون بووی؟ ئەڵەی ماڵمان لەکوێیە؟ ناو نیشانەکەی ئێمە. ئەڵەی چی؟ ناو نیشانەکەی ئێمە. ئافەرم هەر بژی هاوڕێکەم. کەواتە بێ ناو نیشانەکە باش بزانی بدایە و بابە بڵێ ناو نیشانەکەم پێ بڵێن بۆی باش شارەزا بم باشە؟ بەڵێ باش. هەر بژی هاوڕێکەم. ئەی باشە پێم بڵێ تۆ پۆلی چەند بووی؟ 2. پۆلی 2 هاوڕێکەم. هەر بژی. ڕۆزی کێ ناوی لە ناوی؟ باوکم. زۆر ناوەکە خۆشە. ێزانی مانای چییە؟ بەڵێ نیعمەت. هەر بژی کەواتە تۆ کەسێکی زۆر وریا و ژیریت. هەموو شتێکە زانی ئافەرم. زۆر سپاس. باشە پێت خۆشە بڕۆین بۆ لای چەرخەکەمان؟ بەڵێ. بەڵام ڕۆزیە بە شتێکم پێشکەش بکەی. باش. ئێستا شتێکم پێشکەش بکەدەی. دەرچی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆزە لێمان خوێندنی ساڵی نوێمان من قوتابیەکی وریام گوێڕایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دەوێت چونکە دوو پێی دەستەوێت کە لوپەلی خاوێنم هیچ کات نانجاکەم هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە. هەر بژی. ئەی ئافەرم هەر بژی. سپاس بۆ تۆش. بابێکە بڵێن 1 2 3. 1 2 3. دۆزینەوەی ناوەکان. هاوڕێکەم من پیتێگەیەم بە تۆ وە پرسیاری شلەیەکە مەڵێم ناوی مرۆڤێک یاخود ئاژەڵێک یاخود میوەیەک یاخود گوندێکم پێ بڵێ. ئەو کاتە پرسیارە لەیەکەم یا پیتەکە لە سەرچاکە بێ لە کۆتاییەکەی باشە؟ باشە. هەر بژی. ئێستا پیتێک بۆ تۆ بە پیتی مەبێت. مێ باشە؟ باشە. ناوی
گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی مەبێت. کۆتاییەکەی پێی مەبێ مێ وەکو ماریا. باشە؟ پێی مێ ناوی گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی پێی مەبێت. با سەرەتاکەی بێت. ناتوانین ئەمەیان بگۆڕین بەڵام ئەتوانی لە میوە یاخود ئاژەڵە سەرەتاکەی مەبێت. باشە؟ ناوی ئاژەڵێکم پێ بڵێ سەرەتاکەی بەمە بێت. ناوی ئاژەڵەکە سەرەتاکەی میوەکان مۆز. میوەکان مۆز هەر بژی. کەواتە ئاژەڵەکان چی؟ مەیمون. مەیمون ئافەرم. ئێستا ناوی مرۆڤێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە من دەست پێ بکە. نا دەست پێ نەکە کۆتایی پێ بێت. مەریەم. مەریەم هەر بژی. ئێستا ناوی گوندێکم پێ بڵێ هیچ لە مێشکایە بۆ گوندەکە؟ نەوەڵا. کەواتە ئێمە تۆ بە براوە هەژمارەکەین. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ شاوڕێکم. خواحافیز. خوات لەگەڵ. زۆر دڵخۆش بووم، زۆر خۆشحاڵ بووم بە ناسینتان هەموو هاوڕێکانم. زۆر سپاس بۆ هەمووتان. مناڵە عەزیزەکانی هاوڕێم، بەرنامەی ژیر و دیاری بۆ بە هەموو ڕۆژێک کە خۆشە پێویستە لەسەر ئێوە چی بکەن؟ پێویستە لەسەر ئێوە ڕۆژانە پەیوەندیمان پێوە بکەن. پەیوەندی بە چ ژمارەیەکەوەکەن؟ ئایا کەس ژمارەکەی بیرماوە؟ ئەم ژمارانەتان بۆ خوێنمە لای خۆتان بینووسن باشە؟ بۆی بتوانم پەیوەندی بە ئێمەوە بکەن. ژمارەکانی 0 4 نووسیتان جوان بینووسن 0 4 ئەی ئافەرم. هەروەها لەگەڵ 0 5 849 03 ئەمیشتان نووسی بام ژمارانەتان لابێ بۆی بتوانم پەیوەندی بکەن. ئای دەست خۆش ئافەرم. دڵنیام نووسیتانە. مناڵە عەزیزەکانی هاوڕێم زۆر سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئەو مناڵانەی پەیوەندیمان پێوەکەن و براوا بن ئامادە کردووە. خەڵاتەکان دڵنیام هەمووی بۆ ئێوە بەسوودن. هیوادارم پەیوەندیمان پێوە بکەن و بۆ ئەوەی لە بورگەکانە سەرکەون و خەڵاتەکان وەربگرن. مناڵە عەزیزەکانی هاوڕێم زۆر سپاسی کامێرەمانەکانمانکەم، زۆر سپاسی هاوکاران مەکەم، زۆر سپاسی هاوکارم ڕەوەنجەکەم کەوا سەعات 5 لە بەرنامەی مەگەزین لەگەڵتانە بێ. من لێرە بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.